سلام على متابعيني عزیز و خۆشەویست مامۆستا اسماعیل ئەمڕۆ لەگەڵتانم بۆ ڕوونکردنەوەی بابەتی دروستکردنی ناوی واتای تەمام قوتابیانی بەڕێز دروستکردنی ناوی واتای بابەتێکی ئاسانە زۆر گران نییە ناو لە ڕووی هەبوونەوە دەکرێتە دوو زۆر ناوی بەرجەستەمان هەیە هەروەها ناوی واتاییشمان هەیە ناوی بەرجەستە هەروەها ناوی واتایی بریتین لەو دوو زۆرینەوە کە پێویستن بە ناو لە ڕووی هەبوونەوە هاتە ناو لە ڕووی هەبوونەوە ناوی بەرجەستی هەروەها ناوی واتاییە ناو لە ڕووی هەبوونەوە وتمان دەکرێت دوو زۆر ئەوەش ناوی بەرجەستە و ناوی واتایی ئێستا بابێن ڕوون بکەم بزانین ناوی بەرجەستە چێتران لە کتێبەکەی باسی نەکرد بەڵام بۆ ڕوونکردنەوەی جەناب باسی یەکەم ناوی بەرجەستە بریتە لەو ناوەی کە دەتوانێت بەرجەستە بێت و قەبارەی هەیە و شوێن و بۆشەیەک داژی دەکات واتە ئەو ناوەیە کە بتوانی بەرجەستە بکەی یاخود دەستی لێ بدەی هەر ناوێک بتوانین دەستی لێ بدەی و بۆشایەکی داژی کرد شوێنش داژی کرد و پێی دەوترێت ناوی بەرجەستە ئابۆرمە دار بەرد مرۆڤ گوڵ سێو ماسی شێر پێنووس دیوار هەتا دوای ئەو ناوانە ئەگەر تەماشایان بکەی هەرمیان دەتوانین دەستیان لێ بدەین و هەروەها کاتێک کە دەچنە شوێنێک داژی دەکەم بۆشایەک داژی دەکەم بۆیە پێیان دەوترێت ناوی بەرجەستە زۆری دومینی ناو پێی دەوترێت ناوی واتایی ناوی واتای دەڵێن ئەو ناوێک کە بوونێکی بەرجەستە و سربەخۆی نییە ناتوانین لە سروش داوێنێ بچێشین باشە مەوەستەکە لی چییە مەوەست لە ئێوە کە ناوی واتای بریتە لەو ناوەی کە ناتوانین دەستی لێ بدەین باشە ناتوانین دەستی لێ بدەین وەکاتێکیش دەڵێن کاکە ڕسمەکە لەو بچێشە ئێو ناوەی ناتوانین ڕسم بچێشی ستا بۆ دڵم وێنەی پێنووس بۆ بچێشە بەڵام وێنەکەی چێشی بۆ بچکە پێنووس ناوێکی بەرجەستەیە بەڵام ناوی واتای ناتوانی وێنەی بچێشی بۆ نمونە خەو چاکە کوردایەتی پیاوەتی گیان کردار کوشتار گەرما ئەوانە هەموو پێیانەوترێ ناوی واتای بەڵام لە مێشت دوودا واتای هەیە بەڵام وجودی نییە لە دنیا ناتوانین دەستی لێ بدەی لەمسی بکەی و تەچی بکەی کەواتە ئەوانە بۆیە پێیان دەوترێ ناوی واتایی طبعا ناوی واتایی دەکرێت بە دوو بەشەوە ناوی واتایی بنزی هەروەها ناوی واتایی دروستکراوە ناوی واتایی بنزی چییە بریتە لەو ناوەی کە لە بنەڕەتدا واتایین و بە هیچ دەستور و یاسایش ڕێزمانی دروست نەبوون یعنی قوتابیانی بەڕێز یعنی ئەو ناوەیە کە لە بنەڕەتدا بەخۆی هەر ناوێکە واتاییە بە یاسای ڕێزمانی دروستمان نەکردیە بەخۆ یعنی بەڵکو بەخۆی لە ڕێزمانی کوردیا ئەو شتێمان هەیە و ناوەکە واتاییە بۆ نمونە خۆش بڕوا هێز خەون شەرم ئەگەر تەماشایان پێی ئەوانە هەر هەمویان ناوێکی واتایی بنزینە ناتوان کردیانکەین بۆ وشەی دیکە باشە هەمووشیان ناتوانین دەستیان لێ بدەین بۆیە دەبن بەچی دەبنە ناوی واتایی بنزی باشە لە بنەڕەتدا ناوی واتایین بە یاسای ڕێزمانی دروست نەکراوە زۆری دومی ناوی واتایی پێی دەوترێت ناوی واتایی دروستکراوە واتە دروست کرایە بریتە لەو ناوەی کە لە بنەڕەتدا واتایی نییە بەڵکو خۆمان لە بەشە ئاخەوتنەکانی تر وەریان دەگرین و دایان دەتاشین بۆی هەندێک پاشگرەوە کە پاشگرەکان ئەمان یانی چ یانی ناوی واتایی دروستکراوە بریتە لەو ناوەی کە بەخۆی واتایی نییە بەڵکو ئەمە بە چەند ڕێگە و یاساشی ڕێزمانی دروستیان دەکەن ئەو دەبن بە ناوی واتایی چەند پاشگرێکمان هەیە ناوی واتایی دروست دەکەن پاشگرەکان یێنی یی ئەتی ئاەتی یەتی یەتی و هەتا دوای ئەو بۆم لە پیاوەتی ناڵە کۆکە گەرمە چاکە چ لە سەودا سەرێکی چێنی مەردایەتی ئەو هەموو پیاوەترێ ناوی واتایی دروستکراوە ئەو دەتوانین بە 6 ڕێگە ناوی واتایی دروستکراو دروست بکەیت ڕێگەی یەکەم بریتە لە ناو لەگەڵ پاشگر ناو یعنی ئەکەی وەربگرێ هەر شتێک ئەکەی وەربگرێ تروترین وەرنەگرێتن باشە تروترین وەرنەگرێ ئەو پێی دەوترێت ناو لەگەڵ پاشگرێک دای دەنێن ئەوە دەبن بەچی دەبن بە ناوی واتایی دروستکراوە بۆ نمونە منداڵ لەگەڵ یی دەبتە منداڵی ناوی واتایی دروستکراوە منداڵ ناوی یەکە پاشگرە پیاوەتی پیاو لەگەڵ ئەتی پیاو ناوە پاشگرەکە بریتە لە ئەتی کەواتە پیاوەتی ناوی واتایی دروستکراوە برایەتی برا ئەوە چییە ئەوە ناوێکی چییە ناوێکی بەرجەستەیە پاشگری ئاەتیمان هەیە پاشگری چی پاشگری ئاەتی دەبتەسی دەبیتە برایەتی کەواتە لێرەدا برایەتی بریتە لە ناوێکی واتایی دروستکراوە ئەوزارە کوردایەتی کورد لەگەڵ ئاەتی کورد ناوە ئاەتی پاشگرە کچێنی کچ لەگەڵ یێنی کچ ناوە یێنیەکە پاشگرە یاسای دومینیان بریتە لە هاوڵناوی سادە یان ناسادە فەرقی نیست سادە بیان ناسادە بێت لەگەڵ پاشگرێ
ئەوڵ نایکو دەناسی قوتابیانی بەڕێز تر و ترین وەردەگرێ یانیش بۆ نمونە ڕەنگەکان یان ترترین وەردەگرێ یانیش پێچەوانی هەبی 195 پێزی پێچەوانەکە ناگەدارە باشە هەمویان نا دەبن بە چی دەبن بە هاوڵ ناو بۆ نمونە جوان لەگەڵ یی جوان جوانتر جوانترین هەروەها ینی ترترین وەردەگرێ هەروەها پێچەوانەش هەیە ناشرین کەواتە جوان بریتە لە هاوڵ ناو پاشگیری لۆ زیادەکەم دەبێتە جوانی بریتە لە ناوی واتایی دروستکراوە ئازایەتی ئازاترین کەواتە ئازا هاوڵ ناوە یەتی پاشدەدەتە ناوی واتایی دروستکراوە چاک واتە کارێکی باش چاکتر چاکترین ئەوە بریتە لە هاوڵ ناو زوێنی کورد پاشگرە دەبێتە چی دەبێتە چاکە ناوی واتایی دروستکراوە خۆشەویستی لە خۆشەویست ناخۆشەویستتر خۆشەویستترین ئەوە هاوڵ ناوە ئەوەیە چیە ئەوەیە پاشگرە کەواتە خۆشەویستە بە دەستوری هاوڵ ناو کۆپاشتر دروست کراوە دڵسۆزترین کەواتەوە هاوڵ ناوە ئەدی یەکە پاشگرە دەبێتە دڵسۆزی بێتە لە ناوی واتایی دروست کراوە خەمخۆرترین ئەوە هاوڵ ناوە باشە پێچوانەشی خەم نەخۆر لەگەڵ پاشگری دەبێتە خەمخۆری خەمخۆر لەگەڵ باشە ئەو بریتە لە بریتە لە ناوی واتایی دروست کراوە ڕێگەی سێمینیان بریتە لە ڕێژیکار لەگەڵ پاشگیری قوتابیانی بەڕێز کو بزانم وشک ڕێژیکارە وەکو ڕێژیکاری بدۆزمەوە هەموو دوو شتت پێ دەڵێم سابۆنم ناڵدی کوڕەکەی دۆزیەوە بیگۆڕە لۆ سبەی بە خۆت ئەنجامی یان سبەی ئەنجامیدا دەڵێ چی دەڵێ دەناڵە باشە دەومی مەخێلیلا دەسماوە ناڵ بریتە لە ڕێژیکاری چاوجی ناڵین ئەوە ڕێژیکار بۆ مەعی دەزانی نووسین دەنووسم دەومی مەخێلادەی نووس دەمینێتەوە نووس ڕێژیکارە ئەو ڕێژیکارە دێنین پاشگری بزوێنی کورتی لۆ زیاد دەکەین دەبێتە ناوی واتایی دروستکرا بۆ نمونە لە چاوجی پرسین ناوی واتایی دروستکەین دەبێتە پرس ڕێژیکاری چاوجی پرسی بزوێنی کورت پاشگرەکەی ناڵین دەبێتە ناڵە گریا دەبێتە گریا باشە کۆکین دەبێتە کۆکە یعنی کۆخین باشە حەپین دەبێتە حەپا ئەوانە هەرەمیان بریتین لە ئەوانە هەرەمیان بریتین لە ناوی واتایی دروستکراوە بە دەستوری ڕێژیکار کۆ پاشگری بزوێنی کورت دروست کراوە کو بزانم وشەکە ڕێژیکارە قوتابیانی بەڕێز دەومیم لۆ وشەکەی زیاد دەکەی ئەگەر گونجا یعنی ئەوە ڕێژیکارە ئێستا بۆ نمونە پرسا ئەو بزوێنی کورتە پاشگر ئەدی پرسیە زانە دەومیم وەردەگرێت تایم بڵێ دەپرسم دەگونجێ بەڵێ کەواتە پرس بریتە لە ڕێژیکار بۆ شێ ڕێژیکاری دەناسیتەوە یاسای چوارەمی بریتێ لەوەی کە دەڵێ هەندێک ڕێژیکار بە تەنیا خۆیان دەبوو بە ناوی واتایی ئەمە چەند چاوبێکمان هەیە کە ڕێژیکاری لێ دەدۆزینەوە ڕێژیکارێک بە تەنیا دەبێت بە ناوی واتایی بێ ئەوەی هیچ پاشگرێکی لە بۆ زیادکەین بۆ نمونە ترسان ڕێکەی بریتێ لە ترس باشە ترس بە تەنیا دەبێتە ناوی واتایی دروستکراوە خەوتن ڕێکەی بریتێ لە خەو بە تەنیا بریتێ لە ناوی واتایی دروستکراوە جەنگان ڕێکەی بریتێ لە جەنگ بریتێ لە ناوێکی واتایی دروستکراوە باشە مەسەلوو ناوی واتایی دروستکراوە لەبەر ئەوەی لە چاو بۆ وەرمانگرتیا ئەو زبێتە ناوی واتایی دروستکراوە نەک بە تەنیا باشە جیایە لەگەڵ ناوی واتایی بنزین حاڵی پێنجەمینە قەدی چاوک لەگەڵ پاشگیری قەدی چاوک سێ قوتابیە یعنی تو چاوکت هەیە چاوک لە چاوجی بەس نوونەکە لێ لادێ ئەوەی دەبینێت و پێی دەوترێت قەدی چاوک باشە ئەو قەدی چاوک بزانی ئازە لەگەڵ پاشگیری بەکاریتە پاشگیری بۆ نمونە کوشتن کو ناوی واتایی لێ دروست دەکەم دڵی مامۆستا دەیکەم بە قەد و ئاری لێ زیاد دەکەم نوونەکەی لێ لادەم تە کوشت ئاری لێ زیاد دەکەم تە کوشتار ناوی واتایی دروستکراوە مردن بتە مردار نوونەکەی لێ لادەی ئاری لێ زیاد دەکەی کردن نوونەکەی لادەی ئاری لێ زیاد دەکەی کردار باشە ڕەفتار و دیدار ئەویش بە هەمان شێوەی ئەو بابەتەی دروست بووینە یاساش شەمی کۆتایی دەڵێ هەموو چاوگەکان دەرسەدا وەکو ناوی واتایی هەژمار دەکرێن یعنی ئەمە چاوگ لە دەری سیاقی ڕستەی لە دەری هەر چاوگێک بەتەنێ بۆ نوگوتی نووسین بە قاقیتەنێ ئەوە چاوگەت باشە بەڵام کاتێک کە ئەتوو نووسین یاخود یەکێک لە چاوگەکان ئەوز هەر چاوگێک بیتن باشە لە ڕستەدا بەکاری بینی یەکۆ سەر ئەو چاوگە ناوی چاوگ لەزدات و دەبێتەوە چی دەبێتە ناوی واتایی بۆ نام دەڵێم سە دەڵێم بە یەک گرتن سەر دەکەوێت
باشە بەیەکگرتن سەر دەکەین ئەها یەکگرتن ئەوە چاوگە باشە مادەم ئەمە یەکگرتمان لە ڕستەدا بەکارهێناوە یەککەوسەر یەکگرتن دەبیتە نایی واتایی چکە لە ڕستەدا بەکارمان هێناوە ئەز هەرێک لە چاوگانەکە لە ڕستەدا بەکارمان هێنا ئەوە دەبن بە نایی واتایی تێبینی لەنا واتایەکان توانم ئەرکەکانی ناوبین کاش ئەرکە و ئەرکان بریتن لە بکەر بەرکار دیارخەت جێگیری بکەر تاواکەری بەیادێکاری تەواو تاواکەی ڕاستەخۆیکاری ناتەوە تاواکەری بەیادێکاری ناتەوە هەروەها ئەرچی نیهان واتە ناواتایەکان دەتوان ئەم ئەرکانە ببینن لە ڕستەدا لێرەدا هاتی لە کۆتایی بابەتی دروستکردنی ناوی واتایی تا ڕیکۆردیشیکای ڕاهێنانەکان هەر شاد و سەرفراز بن سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه